راپۆرتێکی نوێی پسپۆڕانی لیژنەی سزا سەپێنراوەکان بە سەر لیبیادا گەیشتۆتە میدیاکان کە ئاماژە بەوە دەدات چەندین وڵاتی ئەندامی نەتەوەی گرتوەکان سنووری و سزایانەیان شکاندووە و چەکیان گەیاندۆتە لیبیا لەوانەش ناوی ئیمارات و سوودان وەردەن و تورکیا هاتووە. لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە دراوە لە مانگی تەمووزی ڕابردوودا فەریق محەممەد حەمدانی فەرماندەی هێزەکانی دەستوەردانی خێرای سوودان 1000 سەربازی سوودانی ناردووە بۆ خۆرەڵاتی لیبیا بۆ پاراستنی شاری بەنغازی بۆ ئەوەی بۆشایی ئەمنیە و شارە پڕ بکاتەوە، لە کاتێکدا میلیشیاکانی خەلیفە حەفتەر هێرشیان بۆ سەر پایتەخت گەیشتبووە بنبەست. دواترەوە هێزانەی سوودان لە ناوچەی جفرا جێگیر کراون. هەروەها راپۆرتەکە باسیەوە دەکات ئیمارات بە شێوەیەکی بەربڵاو یاساکەی شکاندووە و سیستەمی دژە ئاسمانی پێشکەوتووی لە بنکەی جفرە و لە نزیک شاری غریان دامەزراندووە. ئەمە جگە لە پێدانی فڕۆکەی بێفڕۆکەوان و بۆمبی ئاڕاستەکراوی زیرەک و پێدانی کەشتێکی دەریایی کە بە تۆپخانە چەکدار کراوە. ئەوەی جێگەی سەرنجە راپۆرتەکە ناوی هەندێک وڵاتی هێناوە و خۆی لە ناوی هەندێک وڵاتی تر بواردووە کە پێشتر غەسان سەلامەی نوێنەری نەتەوەی گرتوەکان ئاماژەی بە شکاندنی ئەو سزایانە کردبوو لەلایەن دە وڵاتەوە. باسی هەندێک لەو وڵاتانە نەکراوە یارمەتی میلیشیاکانی حەفتەر دەدەن لە دژی حکوومەتی تەبایی نیشتیمانی لیبیا کە نەتەوەی گرتوەکان بە فەرمی ناسیوە و مامەڵەی لەگەڵ دەکات. با تایبەتی چەندین راپۆرتی تر ئاماژەی بە ناوی فەڕەنسا و رووسیا کردووە کاریەکەیان بۆ دەست بە سەراگرتنی نەوتی لیبیا و قایمکردنی پێگەیان لە باکووری ئەفریقادا هەوڵی گەڕانەوە بۆ ئەو وڵاتە دەدەن. ئەوەش بەو شێوەیە دەستەبەر دەبێت کە دیکتاتۆرێکی سەربازی ئەو شێوەی قەزافی لەو وڵاتەدا دەسەڵاتدار بێت، نەک دەسەڵاتێکی دیموکراسی و جەماوەری. گەرچی دادگای تاوانی نێودەوڵەتی داوای ڕادەستکردنی چەند فەرماندەیەکی میلیشیاکانی حەفتەری کردووە کە تۆمەتبارن بە تاوانی جەنگ بە تایبەتی مەحموود وەرفەلی، بەڵام راپۆرتێکی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان ئاماژە بۆ دەدات حەفتەر پلەی ناوبراوی لە ڕاییدەوە کردووەتە مقەدەم. ئەوە جگە لەو راپۆرتانەی وڵاتی یەکێتی ئەوروپا کە بە ڕاشکاوی میلیشیاکانی حەفتەر بە بەرپرسی ڕەفاندنی سوام سەرقیوەی ئەندامی پەرلەمانی لیبیا دەزانن کە میلیشیاکانی سەر بە حەفتەر هێرشیان کردە سەر ماڵەکەی و شوێن بزریان کردووە. ئەوەی لەو راپۆرتەدا گرنگە با بەڵگەنامەییکردنی شکاندنی سزاکانە، بە تایبەتی ئەوەی لەسەر گۆڕەپانی لیبیا ڕوو دەدات لە سنوور بەزاندنی یاسا نێودەوڵەتیەکان.